ئێستاش وتاری دامەزراوەی کەریمی عەلەکە لەلایەن بەڕێز مامۆستا شاخەوان سدیقەوە با بفەرمێت. ئامادەبانی بەڕێز، زۆر بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی، دکتۆرە بەڕێزەکان، بەڕێز قایم قامی ناوەندی سلێمانی، زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەقیب یوسف، زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ خاوەنی دامەزراوەی کەریمی عەلەکە، دکتۆرە بەڕێزەکان، خوێندکاران و قوتابیان، میوانە بەڕێزەکان، بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکەەوە بە خێراتنتانەکەین، بەخێر بێن سەر و سەر چاومان. دیارە بەڕێزتان نەزانن شوێنەوار و کەلەپور یەکێکە لەو دوو ناسنامە زۆر گرنگانەی کە هەموو گەل و وڵاتێکی پێ ناسرێتەوە کە خۆشبەختانە ئێمەوە کورد پشکی شێرمان لەم بابەتە بەرکەوتووە. ئەگەر سەیری مێژوو بکەین حەقی خۆیەتی جێگەی خۆیەتی شانازی بە خۆمانەوە بکەین کە بەپێی هەموو ئەو بەڵگانەی لە ئەشکەوتەکانی ئێمە لە دۆزینەوەی پاشماوەی مرۆڤی سەرەتایی و ئاسەوارەکانی کشت و کاڵکردن لە گوند و دەشتاییەکانە سەلمێنەری ئەوەن کە ئێمە ڕۆڵمان هەبووە لە گواستنەوەی مرۆڤ لە دوای قۆناغی ڕاوشکارەوە بۆ نیشتەجێبوون لە گوند و شارەکان و گواستنەوەی مرۆڤ لە قۆناغی گۆشخۆریەوە بۆ ڕوەخۆری و بۆ دانەوێڵەخۆری کە ئەمە بەڕاستی شانازیەکە حەق وایە بۆ ئێستا و بۆ داهاتوونەوەکانی ئێمە شانازی پێوە بکەن. هەر لەم ڕوانگەیەوە ئێمە لە پاش دروستموودمانەوە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە هەوڵمان داوە لە ڕێگەی کەناڵی جۆرا و جۆرەوە کار بکەین بۆ بەرزڕاگرتنی ئەم شانازیانی ناو مێژووی خۆمان. ئەڵبەتە کارەکانیشمان لەژێر ڕێنمایی زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ خاوەنی دامەزراوەی کەریمی عەلەکە و ناوەندی ڕۆشنبیری جەمال عیرفان و قوتابخانەی مارگرێت. لە پاش دروستبوونمانەوە جگە لە کارە خێرخوازیەکانمان هەوڵمان داوە لە ڕێگەی دروستکردنی ناوەندی ڕۆشنبیری جەمال عیرفانەوە زیاد لە 800 کتێب کە هەزارەها ناونیشان لە خۆوەگرێ چاپ و بڵاو بکەینەوە کە بەرهەمی نووسەرانی خۆمان و وەرجێڕان بووە بۆ ئەوەی هەموو بابەتە مێژووی و شوێنەوار و ئەدەب و هونەر و فەلسەفە و ڕۆشنبیری ئەوانەی چ لەسەر کورد نووسراون و ئەوانەی غەیرە کورد کە نووسیویانە هەمووی لە چوارچەوەی کتێبا تۆمار بکرێت و وەک مێژوو بخرێتە ناو کتێبخانەی کوردیەوە. جالەوە هەوڵمان داوە لە پرۆژەی 100,000 کتێبە کە بۆ هەر قوتابخانەیەک 100 کتێب و کتێبخانەیە بکەینە دیاری لە پێناو ئاشناکردنی نەوەکانمان بە کتێب و دەستڕاگەیشتن بە سەرچاوەکانی ڕۆشنبیری و معریفە و زانیاری. جیا لەمانە پرۆژەی پۆستەری ناودارانی کوردمان ڕاگەیاندووە کە بۆ هەر بەڕێزێک پۆستەرێکی هاوشێوەی ئەمەی کە بۆ مامۆستا عەبدوڕەقیب یوسفمان کردووە کە پرۆژەیەکە 100 بۆ 1000 کەسایەتی 1 ملیۆن دانەمان چاپ کردووە و بێ بەرامبەر ئەدرێتە ناوەندەکانی خوێندن، کافتریا و کتێبخانە و دەستگا حکومیەکان و لە ڕێگەی ئەم پۆستەرەوە کە هەندێک زانیاری گرنگی تایە لەسەر کەسایەتیەکە ئێمە هەوڵمان داوە پیاوە گەورەکانی خۆمان ژنە گەورەکانی خۆمان لە مێژووە لە بیر نەکەین وەکو سوپاس و ڕێز و پێزانینێک پێیان بڵێین سوپاس بۆ ئەو تەمەنەی کە بە یەکێک لە بوارەکان لە پێناو بەرەو پێشبردننی ئەم میلەتە ئابەخشیوتانە. جیا لەمانە ئێمە خەڵاتی ڕێزلێنانمان و مەدالیای شەرەف و کۆڕی چلەی ماتەمینیمان بۆ چەندین نووسەر و ئەدیب و تێکۆشەر و قارەمان و پیاوی گەورە و ژنی گەورەی ئەم وڵاتە کردووە و لە پشت چەندین کۆڕ و سیمینار و دیداری تایبەتی هاوشێوەی وەک ئەوەی ئەمڕۆ بووین و هەموو ئەم کارانەش بەڕاستی بۆ دەستخۆشی و پێزانین نین. ئەمانە ئەرکی ئەخلاقی و نیشتیمانی سەرشانی خۆمان و هەوڵە دەین لەو پێناوەدا چیمان پێ بکرێ بیکەین و کارکردنمان لەگەڵ زانکۆی سلێمانی لە ڕاستی ئەمە یەکەم کارمان نییە. ئێمە پێشتریش لەگەڵ کۆلێژی زمان، کۆلێژی بنەڕەت و بەشی زانستە مرۆڤایەتیەکان لە دوای هاتنی شەپۆلی بوومەلەرزەکانی باکووری کوردستانەوە ئێمە کاری هاوبەشمان کردووە دەربارەی بوومەلەرزە و لە ڕۆژی جیهانی زمانی دایکی شادیسانەوە کارمان کردووە و لە تێڕوانینی ئێمە زانکۆی سلێمانی ناوەندێکی ئەکادیمی و زانستی زۆر گرنگی ئەم شارەیە و ئەستێرەیەکی گەشە بە ئاسمانی ئەم شارەوە بۆیە بە شانازیەوە لێرەوە ڕایەگەێنین
هەر کۆلێژ و بەش و لقێکی تری زانکۆی سلێمانی لە ئێستا و داهاتوە پێویستی بە هاوکاریەکانی ئێمە بێ وەک دامەزراوەی کەریمی عەلەکە بە شانازیەوە ئامادەین کاریان لەگەڵا بکەین لە پێناو بەرەو پێشبردننی بواری زانست لە شارەکەدا و ئەم کارێم ڕۆژمان لە ڕاستیە دیسانەوە شانازێکی تری دامەزراوەی کەریمی عەلەکەیە کە ڕێز لە یەکێ لە شوێنەوارناس و مامۆستا و مێژوونووس و نووسەرە دیارەکانی خۆمان کە مامۆستا عەبدوڕەقیب یوسفانی بە شانازیەوە ئەمڕۆ پێڵین مامۆستا سوپاس بۆ ئەو خزمەتە بەردەوام و یەک لە دوای یەک و بێوچانانەی کە لە بواری شوێنەوارا کردوتە بەڕێزان هیوادارین پشو درێژ بن لەگەڵمان بمێنەوە تا کاتەکانی پاشنیوە ڕۆبەوەی بتوانین ئەو بەرنامەی کە دانراوە بە شێوەیەکی باش پێشکەشتان کەین دووبارە سوپاس بۆ لیژنەی ئامادەکاری ئەم کار و بە هیوام سوود و چێژێکی زۆر ببین و زۆر بەخێر بێن و سوپاس